لە بازاڕی سەیداوەم ئێستا هاتیمە ناو میوەفرۆش و تەڕەفرۆشەکان بە خۆتان دەزانن وا بەهار هات خۆشترین خواردن لە وەرزی بەهاری دۆڵمەیە بە گەڵامێ و ماست شێف ئەمنی ناردیەلۆی کەرستەکانی دۆڵمەی لە بۆ بکڕم وە کە کەرستەکانم کڕی ئەمن یەک ئامۆژگاریم هەیە لە بۆنگۆ هیوادارم هەمومان ئەو شتەی تاقی بکەینەوە کە من دێم سەوزە و میوەکانم هەڵدەبژێرم هیچ زەرفەچی بەکار ناهینم چونکە یەکەم شت زیانی دەبی لە بۆ خواردنەکەی کە هەڵی دەگرم و لە عینەن وەخت یەک جار بەکاردێک کە فرێ دەدەین شینابتەوە و لە خاکەکەی شینابتەوە بەڵام ئەمە چمان هەیە جەنتایەکمان هەیە وەچی قوماشیە کە هەزار جار بەکاردێ و کە ویستمان فرێشی بدەین ئەوە خاکەکەشی دەکاتەوە هیچ زیانەچی نییە لە بۆ ژینگەی لۆی ئێستا هەر شتێکم لێرانە هەڵبژارد لەناو ئەوەیدا دەنێم و بەوەی لە بۆم چیلۆ دەکەن و ئەنگۆش لەگەڵم ئەو شتێ بەکاربینن لە بۆ تەندروستی خۆتان ئەو دەستە بابڕۆین گەڵامێوەکەی هەڵبژێرین یەکەم شت یعنی ئێستا تو دەڵێ ئەوە سۆرە سۆر و شیرە ئۆکەی لای جوان دەرناش اللهم صل على سيدنا محمد هەندێک خاترم بگرە خارە بە خۆتان دەزانن ڕەمەزان یعنی خوورما زۆر جوان دیارە و زۆر ناسک دیارە خۆشەویستان ئەو ئێستا مامە هەندێک یارمەتیمدا دەمانەوێت دۆڵمەچی سپی دروست بکەین بە گەڵامێوی ئەوجا شێفەکمان هەیە دەست ڕەنگینە دەبی گەڵامێوی جوانم لە هەڵبژێری چەندت دێ؟ نیو چیلۆ چیلۆیەگەوها باشە زۆرە نیو چیلۆ ئەوجا با پێکەوە هەڵبژێرین کە دۆڵمەی سپی دەکرێتن دەبی ئەمە تەڕە پیازی ببین دەبی سیری تەڕ ببین دەبی توور و تەڕە توولە و سەوزەواتی ببین لەبەرەوەی بەهارە دەبی ئەو شتە بەهاریانە ئەو جێ بەهاریانە هەموو بخۆین ئەوجا لە بۆ ڕەمەزانش زۆر سوودی هەیە تەمەشا سیری تەڕ بکەن ئەوجا شێف دەگەڕێتەوە سەر خۆی سیری تێدەکایان تێ ناکاتن بەڵام ئەمە بردمان ببینن ئەو گەڵامێوە عینەن لە ناوگوشیە لەبەرچ لە ناوگوشیە لەبەرەوەی تێکی نادا ئێستا گەیشتینە ناو بازاڕی شەقلاوە و هاتینە ئەلێرانە ماستی بکڕین لە بۆ دۆڵمەکەمان ئەوجا بە خۆتان دەزانن شەقلاوە یەکەکە لەو جیانەی کە کەش و هەواکەی و سروشتەکەی زۆر زۆر خۆشە و خەڵک زۆر ڕووی تێدەکاوەچی سەیران و گەشت و شتکڕینی بابزانین ئەو دوکانە ماستی هەیە سەلام عەلەیک کوی برام ئەحواڵت تەندروستیت سپاس دەکەم ئەو ماستانە ماستی خۆمانن ئیناو شەقلاوەنەیان زۆر باشە زۆر باشە ماستی مەڕێت هەیە وەنیا ساف مەڕ خۆمانە ساف مەڕ هەیە مانگا هەیە چونکە ها پێیا بووینە ڕاستە بە خۆتان دەزان دۆڵمەی گەڵامێوی دەبی بە ماستی مەڕێبی ساف مەڕ ئەجەگە بتوانین دوو منجەرمان لۆدانەی سپاس دەکەم هەروەچی دەبینن ئەلێرانە ماست هەیە ئەنواع هەنجینی لێیە پەنیری لێیە توزانم قەیماغی لێ ئەوجا ئەلێرانە نانی سبەینی لێرانە بێ زۆر خۆشە مشتەکان خۆماڵیە و لێرانە دروست کرایە ئەوجا ئێستا کە ماستەکەی دەکڕین دەچینەکن شێفی و دەچمە مشتەکانی لە بۆ دەشۆمەوە لە جێیەک لە دەشتایەک لە سەوزاییەک ڕدەگرین سارەکەمان ڕدەگرین و خواردنەکی زۆر خۆش دروست دەکەین لە بۆ ئیفتاری شەقلاوەی هاتینە دەرێ و هاتینە بناری سەفینی هەروەچی دەبینن لەناو ئەو سروشتە جوانەی بناری سەفینی ئەمە مەتبەخەکمان دانایە و بەتەماین دۆڵمەکەمان بکەین دەمەوێت پێتان بڵێم ئەو ڕەمەزانەی ئەو ساڵ زۆر تایبەت دەبیتن لەبەرەوەی دەتانین فتارمان لەناو سروشت بکەینەوە و هیوادارم سروشتمان تێک نەدەین بۆ پاشماوانەی کە دەیهینینە دەرێ لەگەڵ خۆمان ئەوەندە خواردنەی بینین کە پێویستمانە و لە عینەن وەخت ئەو شتانە بەکاربینین کە دۆستی ژینگەیە ئەدەکوی شێف ئەمە زۆر باشمە توکوی
سەلامەت بی ئەحواڵت زۆر باش ئەشیاکانش زۆر جوان دەست خۆش بێت وەڵا کاکە یاخوا گلەیی بکەی ئەمە لە بازاڕ یەک سەعات بڕۆ هەمومانە هەموو شتێ هەڵگەت و لە خۆت لێرە ئەوها بە ئیسراحەت دانیشتی هەموو شتمان لۆ تەرتیب کردی ئەمن ئیسراحەتمە دێ ئەشیا چی داینە ئەوەش هەندە گوۆیە بەڵام ئەمە زیاتر ماندی بووی دەست خۆش بیتن ئەوە شێف یەکێک لە باشترین شێفەکان کە ئەوڕۆ دۆڵمەمان لۆ لێ دەنێتن بە دەست و پەنجەکانی خۆی دۆڵمەی بە ماستی دۆڵمەی بەهارە و دۆڵمەی گەڵامەی بەس یەک گلەیم هەیە لۆ سیری تێناکەی برام یعنی وەڵی دۆڵمەی سیرمانیا لە بەخاطر سیری تێ دەکەی وەڵا یەک دنێت لە پشت کامەرەی گوتی یەک دنکی تێ دەکەم باشە کاکە ئەو دەستکە کە هینایتمان تێ دەکەین کار شێف ئەو جەکەرستەکان چن پێمان بڵێ تێمان بگەێنەوە ها بە جۆین دادنایە ئۆکەی پێویستمان بە گۆشتی پەراسووە زۆر باشە پێویستمان بە ماستیە پێویستمان بە پەلکەمێویە ئەویش جوان شتمانەوە ئازرمان کردیان بەرێ ڕۆنی کوردی باقلە بەدنێک هەلوچکە پێویستشمان بە پیازە پیازەکەش جوان دەرماهینەیە زۆر باشە پێویستشمان بە برنجێ برنجەکەشمان جوان شوشتەوە برنجی خڕ دەکەتەوە سەر ئارەزووی خۆشتان کە چ جۆرە برنجەکی بەکاردێنن زۆر باشە ئەو جێستا ئەو دۆڵمەیە کە تو دروست دەکەی بەشی چەند کەسی دەکە تقریبان 8 کەسێک زۆر ئەوەش منجەرەکەمانە لە بیرمان چوو پێویستمان بە شبیتە پێویستمان بە شبیتی پێویستمان بە بیبەر و بەخەیە بەڵێ ئۆکەی ئەوجا ئەوانەش کە دامان نایە ئەوەندێک کە پێویستمانە لە خۆمان سەوزی تا دەکەین لەسەر سفرەی دادنەی لە بیرت تو شێف پێویستمان بە سیری تەڕیشە پێویستیشمان بە سیری تەڕە لە بەدری سمێخان ئەتو بەست پێم برێ ماستەکەت بەدڵە ماستەکە دەرەجێ طبعا لە شەقراوە هینایتە ماستی فرێشی مەڕێ یاخوا بەدرت نەبیە لە شێف چ بکەم سمەیە تو منجەڵەکەم لۆ بینا باگۆشتەکەی ئەو منزڵە منزڵە چ کەترم دەوێتن باشە ئەوی لێ دانێ ینی ئەو لێرە دانێ ئەو میش پێ بەڵێ تەمام منجەرە چی گۆشتەکەمان جوان شتیتەوە ئێستا جوان گۆشتەکەی دەبڕین ئەوە باشە شێف تاوە باشە ناگچکەوە گچکەیە شێفەوە باشە تاوە باشە دەست ئاگرەکەم لۆ پێکە ئاگرت لۆ پێکەم بەڵێ داوای لێبوردن دەکەم سمێ پیازەکە دەرینە تەمەشا هەمووەوە حەفیە وڵا دەست کوم دەرهینایە دەست خۆش بەزانین کابانم یان کابانی کابانی بەز یەقی چتمە زانین لۆ دەبی ئەم دەی ببڕی نابی ئەو زەرداتیە بکەتە ناو دۆڵ هێشتا مایە کابان قیچۆکەکە هێشتا ما باشە شێباندێک پرسیار لێ بکەم بیکە یعنی تەمانەت چەند بوو کە تو ئارەزوی ئەوە هەبوو خواردنی دروست بکەی و توێنای ناو دنیای خواردن دروستکردن و ئاشتی خۆش و بەتان زۆر گچکە بووم تقریبان 15 ساڵ بووم دەستم بە شیرنی کرد زۆر باشە شیرنی لە شیرنی دەستم پێ کرد هەتا ئەو ئاستەی ئەو ڕۆهاتیمە زۆر باشە هەتا ئێستا ینی بەتەمای پرۆژەکی دابنێ وەچی مەطعەم و نازانم ئیشەڵڵا مەتحەمەکی گچکە تایبەت بە خۆم زۆر مازلەیە ئیشەڵڵا خوای گەورە بیکاتە قسمەت دایدەنێن زۆر باشە باشە خۆشترین خواردن لەکن تو چییە؟ خۆشترین خواردن دەکنە من وڵای خواردن هەمووی خۆشە بە خۆم زۆر نەوسنم بەس خۆشترین خواردن زۆرم ئازە سەر و پێ سەر و پێ حەجیبە زۆر باشە یەک پرسیاری دیکەم هەیە باشە خواردنی خۆت خۆشتریان خواردنی داکرد مووقیفە زۆر ناخۆشە ئیچیان خۆشترە خواردنی دا قسە لەسە ناکرێ خواردنی زۆر زۆر بەتامە زۆر باشە یعنی ئیوی خۆشترە ئیوی خۆشترە تاپان زۆری نەشتەکان لەوی فێر بوویمە خواردنە کوردەواریەکان زۆر باشە ئەودا شێف بەڵێ لە وڵاتی دیکە خوێندیتت لە بۆ خواردن و شتیوە ناوڵە هەر لە خۆمەوە فێر بووم و متابعی یوتیوبم کردێ متابعی ئەو کەسانم کردێ کە خواردنی زۆر سەرکەوتویان دروست کردیە زۆر باشە یعنی هەتا گەشتی ئەو ڕۆژەیە و بوویتە خولیات بەڵێ ئەو ئێستاش دۆڵمەمان لە بۆ لێ دەنێ ئەڕۆژ دۆڵمەی لێ دەنێن بزانین سمێ بەدڵیت یاننا زۆر باش ئێستا برنجەکەمان جوان لێکدا لەگەڵ ماست و شبیت و سیرەکەمان و بیبەری ڕەش بەکاردێنی بیبەری ڕەشەکە اختیاریە کە بەکاری دەینی یاننا پێویستمان بە خێشە خێیەکە ژەمە قیاسم نییە بە زمانای بە چاو دەزانم ئەو دۆڵمەیە چەندی پێویست بە خێیە میوانە بەڕێزەی کە ئێستا لەسەر خوانەکەمانە
خەڵکی شەقلاون حەزم لێ هەندێک پرسیارتان لێ بکەم سەبارەت بە شەقلاوی کاک ئیسماعیل دەمەوێت بزانم پێشوازیکردنی ڕەمەزانی لە شەقلاوی کووە کو ئەنگۆ پێشوازی لە ڕەمەزانی دەکەن کو ئامادەکاری لە بۆ دەکەن ڕەمەزان مانگەی پیرۆزە طبعاً پێشوازیەکە چی هەموو خەڵکەکە بە ڕۆژێ بێتن هێواران خوانەجی خۆش ڕێک دێخن لە هەموو مارەکان ئەو شانێکە هەشە وەکو شیرنی و خورما و سوبەکە لە نیسەکە هە زۆرێک بی ئەوەش زەڕوڕەیانی حەسەبتان لە بیشە لە مارێ کاو ڕۆژی سیاخورێن چ ناخورێن حتمما ئینسانیش بڕێک برسیە بێ ئەو ڕۆژانە متەطەلباتی زیاترە بیتر شتی خۆش داواکاتن ڕاستە مانگە چی خۆشە و ینی خڕبوونەوەی عایلێ زۆر خۆشە دەست خۆشبی زۆر سپاس دەمەوێت پرسیاری ئەوەتان لێ بکەم ئەنگۆ بە خۆتان لە شەقلاوی دەژین هیچ وەختێک لە ڕەمەزانان هاتینە دەرێ و فتاری لەو جەوە سروشتێ بکەنەوە مامە ناڵە نەهاتوونە دەرێ قسمەک دێتە دەرێ فتاری دەکات و خواردنی دەخواتن لە دەرێ دروست دەکەن ڕاستە خەرچی ئەکسەریەتی لە مارێدا دەنیشی خواردن دروستەکە و دەخوا مانجە ڕەمەزاندا ئەوە لەوانێ ئیوەی بیتن کە نمونە ئەو ڕۆژی بە کاملی نان ناخورێ ئیش زۆر دەکرێ خەڵکەکە تااقەتی ئەوەی نەبی کە بەتاوی بێتە دەرێ بێتاقەتە بیتن مەوزوعکە ئەوەیە توانای دەرێ نیاندا بێتە دەرێ باشە دەمەوێت لێتان بپرسم هیچ لەگەڵ خواردن دروستکردنی برادرن خواردنتان دروست کردی من ئەوەندەی کە دەزانم کاک ئیسماعیل پێشتر مەطعامی هەبووە شێوە ئێستا شەیتت سەرکەوتوبی شەڵڵە ئەدیەت و مامە ئەمانە مەطعەمم نییە لەگەڵ خواردن دروستکردنی کوی قەت لە ماڵێ یارمەتی هاوسەرەکەی دەدەی قەت دروست نەکردن لە سەفرەی لەو لای لە سەفرەی کەمە یانی اقتصادی لە چای باش دەزانم چای دروستکەم ڕاستە ئەوەش طبعاً چالێنان مهنەتی تایبەتی خۆی هەیە چای بە دەستی خۆم زۆر بەتان دەرەچێتن تەواوە دەستەکانتان خۆش بەزە من دەمەوێت پرسیار لەو کاکەی بکەم کاک ڕزگار لە کەنتۆ ڕەمەزان کە دێ چ خواردنەکی تایبەتت حەز لێ لە بۆ فتاری بیخۆی وڵا هێواران هەرچی خوا بدا مەسەلەن برنج و مەرەگەیە دۆلمەیە هەر شتێکی خوا بدا یعنی لەکنەت و فەرقینیە مهم ئەوەیە خواردنەکی خۆشە خواردنی خێزانەکەتت هەمووی بەدڵە دێ ئیشەڵڵا خوا لێکتان نەکا و ئیشەڵڵا هەر سەرکەوتوو دەبن و ئەو ڕەمەزان ئیشەڵڵا بەخێر و بەرەکەت بەڕێ دەکەن ئەو ئێستا فەرمۆن شیرینی میوە سەوزا بخۆن شێف بە هەندە قسەگە شێفی بکەم ماندی بۆیە خواردنانە دروست کرد تەپان زۆر ماندی بوون بەس لە خوای بزیادبی خواردنەکە مادەم باش دەرچوو خۆش دەرچوو ماندی بوونەکەی من نەما دەستەکان خۆشبی شێف یەک پرسیارم هەیە تۆ قەت خواردنی دەستی خۆتت زۆر پێخۆشە دایمەن چونکە دەڵێن ئەو کەسانێک کە خواردنی لێ دەنێن بە دەستی خۆیان زۆر حەزیان لێ نیە ناخۆن ئەتوو ڕاستە ئێستا من نموناگە لە مارێ پیتزای دروست دەکەم ڕۆژی پاشی دێخۆم چکەوە ڕۆژی پێم ناخورێ لەگەر بۆنەکەی مێشکت پڕ دەبی پێت ناخورێ ئەو ڕۆژی ڕاستە یعنی تو بڵێ لەبەرەوەی خواردنی لێ دەنێن ئەنگۆ کەم دەخۆن کەمتر دەخۆن دایمەن ڕاستە باشە کاک ئیسماعیل ئەتوو لە مەطعەمی چ خواردنەکی زیاتر لێ دەنێت چ ناوە خواردنەکە ئەمن بەخۆم لێ نانی بەس کادرەکەم هەموو خواردنەکان هەیە بزان پرسیاریش کە ئیسماعیل کاوێس لە مەسلەی پاچە و شتیوە لە دەرەجەیەکە یعنی پاچەی لێ دەنێن بەخۆشم زۆر ئەوم هەیە خبرم هەیە لەسەر خواردن شتیوە هەموو ڕەمەزانانیش لە ماری زۆر زار شتیان لەگە حازرەکەم و ڕێک دێخین و تەواو حتا کوڕەکانیشم ینی ئەوانش حەزیان هەر لەو شتەیە هەموو شتەکان ڕێک دێخین لەگە مارێ و بەخۆشی ئەوەی نەسەر ڕۆژەکەی زۆر ڕاستە هەر سەرکەوتوو دەبن ئیشەڵڵا و زۆر پێخۆشحاڵ بووم کە بەڕێستان هاتنە ئەو پرۆگرامە و لێرە دانیشتن و خواردنەکەتان بەدڵ بوو دەستی هەموو لایەکی خۆش بوو دەستی بینەرانیش خۆش بوو لە بێژنەش دڵمەکە بەوەی کرێ بەسبی کردێ و ناستی کردێ زۆر تاوان دڵمەی بەهارەیە فەرمونون بخۆن